أعوذ بالله من الشيطان الرجيم سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. بنای خوای گەورە و میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای باڵادەست، درود و ڕەحمەت بۆ گیانی سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم. بیسەر بەڕێز و خۆشەویستەکان، خوشکان و برایان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. شادمانین کە لە ئەڵقەیەکی نوێی بەنامەکەتان ڕامان بە خزمەتان شاد دەبین بۆ هیواین کە جێگەی ڕزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئەوەی بەڕێز و خۆشەویست بێ. بەڕێزان و خۆشەویستان، چەند ئەڵقەیەک ئێمە لە باس و خواسی نهێنێ سەرنجڕاکێشەکانی نێو دەریاکان دەدوێین و ئەم بەرنامەیە چەند ئەڵقەیەکە بەردەوامی بۆ بابەتە ئەدات و ئەم ئەڵقەیەشمان سەبارەت بە تەواوکردنی ئەو بابەتانی کە لەسەر ئەعجازە دەریایەکان هاتوون و ئەو نهێنیە پڕ سەرنجڕاکێش و تێڕامانەی کە لە قورئان و فەرمودەدا هاتووە سەبارەت بە دەریاکان و زەریاکان و ڕووبارەکانیش کە زانستی ئەمڕۆ بە تەواوەتی دەیسەلمێنێ و پشڕاستی ئەو زانیارانە ئەکاتۆ کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئاماژەی بۆ کراوە. ئێمە لە دەرزەکانی پێشوودا لەم بابەتە میوانداری بەڕێز مامۆستا خالید سەی حەسەنمان کردووە. بە سوپاسەوە ئەمجارش عەزەتی کێشا و تەشریفی هێنا بۆ ستۆدیۆی ڕادیۆکەمان سپاسی ئەکەین کە چەند ئەڵقەیەکە عەزەت ئەکێشێ و خۆی گەورە بە ئەجر و پاداشتی نەبڕاوە بۆی حساب بکەین ئینشاءڵڵا. بەڵێ بیسەرانی بەڕێز دەر ئێمە لە ئەڵقەی پێشوودا باسی دەریاکان لەو بابەتەیە ماینەوە کە بەیەگەشتنی دەریا سوێرەکان و تێگەشتنی ئەهلی مفەسیر ئەو زانە بەڕێزانی کە تەفسیری ڕاوی ئاەتەکانی قورئانیان کردو لەو بارەوە، بەڵام لەبەر نەبوونی کە نەماتوانین تەواویکەین. ئێستا لەو بابەتەوە لە بەیەگەشتنی دەریا سوێرەکان کە هەرێکیان تێکەڵ بەویتر ئەبێ و دەتوانرێت کۆمەڵێک گەوهەر و شتی نایابی لێ دەربهێنرێ لە کاتێکە دوو ئاوی جیاوازیشن و تێکەڵ بەیەکتریش ئەبن. خوای گەورە کە فەرمێ وتستخرجون حلية تلبثونها و تا کۆتایی ئاەتەکە باسی ئەوی کردو کە دەتوانن ئێوە جوانکاری لەو ئاوانە دەربێن و بۆ خۆتان و کوڕازانەوە بەکاری بێنن. بەڵێ مامۆستا خالید، پێمان خۆشە لەو بابەتەوە بچینە ناو بابەتەکەمان. ئەگەر جەنابەت لەسەر ئەو بابەتە شت ما بێ دەتوانی بفەرموویت. بەڵێ، زۆر سپاس. بەناوی خوای بەخشندەی میرەبان، سپاس و ستایش بۆ پەروەردگار، درود و سڵاو بۆ سەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یار و یاوەران و شوێن کەوتوانی. سەبارەت بە بابەتەکەی پێشوو باسی بێگەیشتنی ڕووباری سازگار لەگەڵ دەریا سوێرەکانمان کرد بە شێوەکەم، و هەروەها باسی بێگەیشتنی دەریا سوێرەکان کە جیاوازن لە یەکتری لە ڕووی سوێرێتیان و لە ڕووی چڕێتیان و لە ڕووی پلەی گەرمایان و لە ڕووی پلەی توانەوەی ئۆکسجین تیاندا جیاوازن، و هەروەها لە زۆربەی ئەو گیاندارانی کە لە هەریەکاندا دەژین، هەریەکان بۆ خۆیان جیهانێکن، گیان لەوی تریان و بەو بربەستە ئاویانە لە یەکتری جاکراونەتەوە کە هیچیان باسمان لەوە کرد کە هیچیان بەسەر ئەوی تریاندا سنووری خۆی نابەزێنێ و خۆی زاڵ ناکات، و باسمان لەو وشەیە کرد کە خۆی گەورە فەرمێ لایە بخیان وشەی بەغی بۆ هێناوە کە بەس پێی سنوور بەزاندن و لە سنووردەرچوون و تێپەڕاندنە کە بەهۆی ئەم بربەستە ئاویەوە کە خۆی گەورە دایناوە هەریەکە پارێزی تایبەتمەندیەکانی خۆی ئەبێ لەو جیاوازانی کە هێنە و باسمان کرد. ئەوەی کە مابووەوە باسیکەین، وتمان ڕای تەفسیرزانان لەبارەی ئەو ئاەتەوە بڵێن چۆن بووە. لە ڕاستیە لەبەرەوەی کە قورئانی پیرۆز وشەی کەلامی خۆی گەورەیە، بەو شێوەیە باسی ئەم دیاردە گردونیانەی کردووە، نەک هەر دەریا، هەموو دیاردەیەکی گردونی کە باس کردووە بێگومان بە شێوەیەک باسی فەرمووە کە وەک حەقیقەتەکەی چۆن بێ
بێگومان هەر بەو شێوەیە باسی کردووە یعنی لەبەر خاتری لەو کاتا کە هیچ لێکدانەوەیکی زانستی نەبووە لەبەر خاتری ئەوەی کە تێگەشتنی خەڵکی لەو کاتا قورس بووە لەسەر مێشکان بە شێوەیەکی لەگەڵ عەقڵی ئەوانە بگونجێ باسی نەفەرموو هەر بە شێوە زانستیەکەی باسی کردوە چکە قورئان کەلامی خی گەورێ و ئەبێ دوور بێ لە هەڵە و ئەبێ بۆ هەتا کۆتایی زەمان بمێنێتەوە و کەسیش نەتوانێت ڕخنەیەکی زانستی لێ بگرێت لەبەرەوە قورئانی پێبڕی کەلامی خی گەورە و حقیقەتەکەی وەکو خۆی باس کردووە بۆیە کاتێک کە هاتوۆتە سەر باسکردنی بۆ نمونە ئەم ئاەتە بە شێوەیەک باسی کردووە کە خەڵکی ئەو سەردەمە لە سەر هزریان زۆر قورس بووە بە تایبەتی ئەو مفەسیرە گەورانەیە کە بەحری زانست بوون و هەموو هەوڵ و تێکۆشانێکی فراوانیان کردووە بۆ ئەوەی لە هەموو ئاەتەکانی قورئان بە باشی تێبگەن لەگەڵەوەشە هەر تووشی گرفت بوون و تووشی ئیشکال و اختلاف و جیاوازی بوون بەهۆی ئەوەی کە قورئانی پیرۆز حقیقەتێکی و نهێنیەکی باس کردووە کە لەو سەردەمان نەتوانراوە ئەو حقیقەتە بۆ خەڵکی باس بکرێ و بە شێوەیە کە ئەگەر باسیشان کردایە بۆ شوێنە خۆیان لی تێگەشتن و نە خەڵکیش هەتاوەکو زەمن هاتە پێشەوە و زانست پێشکەوت و ئامێرەکان و مانگە دەستکردەکان حقیقەتەکانیان ڕووکردەوە و کاتە مانای ئاەتەکە ڕوون بووە چکە خی گەورەش خۆی فەرمیوەتی لكل نبأ مستقر واتە بۆ هەموو ئەوکو مفەسرین لە باسیم ئاەتا فەرمون بۆ هەموو هەواڵێک لە هەواڵەکانی قورئان ئیستیقرارێک هەیە جێگیربوونێک هەیە کە خلاف ناهێڵێ وسوفە واتە لە داهاتووە وسوفە تعلمون لە دواییە ئەم ئیستیقرارە ئەزانن کەواتە بۆ هەر سەردەمێک خۆی گەورە هەواڵێکی داناوە مەرج نییە لە هەر سەردەمێکە مەسەڵەن هەموو هەواڵەکان وەکو یەک کەشف ببن گونجێ وەکو چۆن لە عەرەبی شەخصێکێکە ئەڵێن لكلی مەقامین مەقال بۆ هەر شوێنێک قسەیەکی خۆی کردووە قورئانی پیرۆز بەڵێ بێگومانجا ئەوە کاتێکە سەردەمێکە کە قورئانی پیرۆز ئەو حقیقەتە وردانەی بە نهێنیانەی باس کردووە بێگومان لەسەر هزری خەڵکی قورس بووە و خلاف کەوتۆتە نێوانی هەنێک لە مفەسرین بەهۆی ئەوەی کە حقیقەتی ئەو شتە ئەو دیاردەگەردوونی کە قورئانی پیرۆز باسی فەرمووە حقیقەتەکەی نەبینراوە چۆنیەتەکەی نەزانراوە لەبەر ئەوە قورئانی پیرۆزیش حقیقەتێکی و خۆی باس کردووە و ئەوانیش نایانزانیم حقیقەتە چۆن چۆنیە چۆن چۆنی خۆیان تێی بگەن و چۆن چۆنی بۆ خەڵک و دەوروبەری خۆیان باسکەن لەبەرەوە تووشی ئیشکالاتێک بوون بۆ نمونە لەم ئاەتا کە وەکێکە لەو نمونانی کە ئێستا باسەکەی ئێمە ئەویش ئەوەیە کە خی گەورە لە ئاەتەکە فەرمێ مەڕاجە لە جاری پێشەوە باسمان کرد کە وشەی مەڕاجە بە واتای تێکەڵبوون دێ واتە دوو دەریاکە تێکەڵە بن باش دوو دەریا تێکەڵ بن ئەی باشە لە دوایە فەرمێ بەینەهوما بەرزەخون لە نێوانیانە بربەس هەیە باش کە بربەس هەبێ بربەس بۆ چییە بۆی تێکەڵ نەبن وانە یعنی بە عەقڵی ئێمە واڵێن مێشکی خەڵکی واڵێ کە بربەس هەبوو کەواتە تێکەڵ نابن بەڵام خۆی گەورە فەرمێ بربەس هەیە تێکەڵیشە بن ئەم تێکەڵبوون و ئەم بربەستە چۆن چۆن ئەبوژێنی لەبەر مفەسرین تووشی ئیشکال بوون هەنێکیان وتوانە چی یعنی وتوانە ئەمە شتێکی یعنی بڕۆن ئەگە سەیری تەفسیرەکان کە وتوانە ئەم هینە ئەم بربەستە وشکانیەکە لە زەوی بەس نازانین لە شوێ وشکانیەکە لە زەوی دوو دەریای لە یەک جیا کردوێتەوە وشکانیە شوێنێکە شاخێکە لە بینی دوو دەریایەکی جیا کردوێتەوە یا بەحرەکان کە بە وشکانی لە یەک جا ئەم لا بەحرە ئەبەوە لێکیان ناوەتەوە بەڵام یەکی وەکو ئیبن جەریری تەبەری لە جەمع البەیان لە بەرگی نۆزە لا پەڕە بیسمێنجا ئەڵێت خی گەورە لە سەرەتای ئاەتەکە وشەی مەڕەجەی بەکارهێناوەتە تێکەڵبوون ناگونجێ ئێمە بڵێن وشکانیە ئەو بربەسە ئەگەر وشکانی بێ کەواتە تێکەڵ نابن کەواتە وشەی مەڕەجە ئەی چی لێ بکەین لەبەرەوە توێتی ئەمە بربەستێکە لە دەسەڵاتی خی گەورەیە بربەستێکی معنەوی بربەستێکە کە ئێمە نایبینین ئیبن جەریر تەبەری فەرموویەتی مادەم ئەفەرمێت تێکەڵە بن کەواتە ئەمە بربەسێکە ئێمە لی تێناکەین ئەمە وەڵامی شتێکاتەوە بەڕاستەکەی وەڵامی ئەو کەسە نەئەیاتەوە کە ڕەخنە ئەگرن لە حقیقەتی ئەم ئیعجازە گەورەیە کە لە قورئانی پیرۆزا باس کراوە ئەویش ئەوەیە کە ئەڵێن ئەم بربەستە ئەم بێگەیشتنی دەریانە ئاسان بووە و بینین و باسکردنی ئاسان بوو لە قورئانە باس بکرێ ئەگەر ئاسان بووە باشە بۆ
بۆچی ئیشکال دروست بوو بۆ گەورەترین زانای ئەو سەردەمە کە مفەسرینی قورئانن بۆچی خلاف و جیاوازی دروست بوو نەیانزانی بیزڵەبەت ئەم بربەستە چییە یەکێ وتێتی وشکانی یەکێک لەوانە ئیبن جەوزی لەبارەی ئەو بربەستۆ ئەڵێت ئەوش لە زاد المسیر بەرگی 6 لاپەڕەنەوە ئەڵێت مانع من قدرة الله لا يراه أحد ئەمە مانعێک و بربەستێکە لە دەسەڵاتی خوای گەورە کەس نایبینێت ئەنێ گوتوانمە وشکانیە هەنێکیان وشەی مەڕەجەیان تەویل کردووە بۆ وشەی ئەرسەلە کە لە کاتێکا وشەی مەڕەجەت بەوانای تێکەڵبوون دێت و بە هیچ جۆرێ بەواشەی ئەرسەلە ئەوش لەبەر ئەوەی لەو هینە قوتار بن لەو ئیشکالە کە مادەم ئەفەرمێ بربەست هەیە کەواتە تێکەڵ نابن کەواتە مەڕەجەیان گۆڕی وش معناکەی لە کە ئەسڵیشە مەڕەجە بەواتای تێکەڵبوون جێدا ئەمە لێرە چیمان تێگەێنێ ئەوەمان تێگەێنێ کە قورئانی پیرۆز حقیقەتەکەی وەکو حقیقەت زانستەکەی باس کردووە چونکە ئێمە با جاری پێشوو باسمان کرد کە ئەم دەریایانە بەهۆی ئەوەی کە بربەستێکی ئاوی لە نێوانیاندا هەیە کە سیفاتی ئەم بربەستە ئاویە جیاوازە لە دەریای ئەم لای یعنی بڵین دەسەر ڕاستیان دەریای دەسەر چەپی سیفاتی جیاوازە و ئەم بربەستە ئاویانە ئەبنە هۆی ئەوەی کاتێ ئاوی تێپەڕبوو لە یەکێکیانەوە ئەچێ بۆ ئەوی تریان سیفاتی ئەو ئاوە بگۆڕێ بۆ ئاوەی کە بۆی چووە سیفاتەکە تێکەڵە بنکەواتە لەگەڵەوە ئەم بربەستە بووە هۆی ئەوەی کە لایە بخیان کەسیان سنووری کەسیشیان نەبەزێنن بربەستێگەیە تێکەڵبوونیش هەیە بەڵام کەسیشیان خۆی زاڵ ناکە و ناچێتە سنووری ئەویترەوە یعنی سبحان الله تعبیرەکانی قورئان بە شێوەیەکە کە یعنی بە وشەی کورد بە وشەیەکی زۆر کورد بە چەند دەستەواژەیەکی کورد گەورەترین ئیعجازی زانستی لە ڕووی بەلاغەتیشەوە ئەوەندە وشەی ناوازە و وشەی ڕاوپڕی بەکارەنەوە کە جێگەی هیچ کەلامی خوای گەورەیە ناتوانانی بڵێ ئەبوو ئەم خوای گەورە نەعوذ بالله ئەم کەلیمەی بەکارهێنە ئەمە باشتر بوو بۆ یەک کەلیمەیەک لە پڕ بە پێستی خۆی مامۆستا خالید ئەو تێکەڵبوونەکە تێکەڵبوونەکە مسۆگەرە تێکەڵبوونێکی مسۆگەر بوو بەڵام جیاکردنەوەی ئەو دوو بەشە لە یەکتری ئەمێن بەخوای گەورە هێشتە توێ بۆ مرۆڤەکان تا بچن بە شوێنە بگەڕن و لەوە قدرەتی خوا مەژ ینی بەشێکە لەوەی ئاەتەکە دوایەوە فەرمێ فەبیئەی ئالائی ڕەبیکوما تکەذیبان ئێوە بەکام لە نیعمەتانی خوای گەورە باوەڕ ناهێنن و بەڕاستی نازانن ئەمە ژێکێکە لەو بەڵگەن زیندوانی کەیتر هەر ماوەتەوە هەتا ئێستاوە هەتا قیامەتی شەر ئەمێنێ بۆی خەڵکی ئەگەر بۆ منە بڵێن باشەخۆ ئەو معجزانی کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەلام ڕوویاوە ئێمە نایبینین وەکو شەقبوونی مانگ و وەکو ئەوەی کە تایبەت بوو بەخۆی بەڵام خۆم ئەو معجزێ و سەدان و هەزارانی کەش ئێستا ئێمە لە بەردەستمانایە مرۆڤەکان نەتوانن بە چاوی سەری خۆیان بیبین کە ئەمە بە چه عیلمێک پێغەمبەری خوا زانیوێتی گەیشتە بۆ عیلمە عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ بێگومان هەر ئەوە هەیە کە ئێمە بڵێن قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض ئەمە هەر ئەو زاتە دای بزانەوە کە نهێنیە کان و سڕەکانی ئەرز و ئاسمانی لەلایە و خۆی دروستی کردوون و ئەبێ خۆشی باسی کردوە مامۆستا بەڵێ سەبارەت بۆ ئاەتی کە فەرمێ وتستخرجون حلية تلبثونها مەبەز لەو دەرهێنانی کانزا و گەوهرە نایابانی چییە کە خوای گەورە لەو ئاەتە باسیەکە و ئەفەرمێ ئەتوان بیکەنە پۆشاک بۆ خۆت ئەمە ژێکێکی ترە لەو موعجزانەی قورئانی پیرۆز کە باسی لێ فەرمووە لە دوو شوێنە باسی هەبوونی ئەم مرواری و ئەم زینەتانەی ئەم گەوهرانەی کە لە ناو بەحر و ڕووبارە هەن لە قورئانی پیرۆزە باس کردێکیانەوەی سوورەتی ڕەحمانە کە ئێستا باسمان کرد ئەوش ئەوەیە کە فەرمووی لە دوای ئەوەی فەرمووی فەبیئەی ئالائی ڕەبیکوما تکەذیبان فەرمووی یەخڕوج منهما بۆ یعنی واتە لە هەردوو بەحرەکە دەریێت لە هەردوو بەحرەکە اللؤلؤ والمەرجان اللؤلؤ والمەرجان مرواری گەورە و بچووکە بەڵێ جا هەموو زانایان لەسەر زانایانی دەریا ناسی هەمویان لەسەرەوە کۆکن کە مرواری گەورە تەنیا لە بەحرا هەیە بە هیچ جۆرێک لە ڕووبارە ئەو مرواری گەورانە لە بە هیچ جۆرە لە ڕووبارە لە دەریا و زەریاکانە زیاتر هەیە بەڵێ هەر لەو شوێنانە هەیە بەڵام هەنێ
بڵێن خشڵ و زیینە جوانکاری بڵێ ئەوانەی تر لە ڕووبارە کە نەزانراوە هەیە لە ڕووبارە نەزانراوە بەڵام مەگونجێ ئێستا لە هەنێ ڕووبارەکانی ئەمریکا و لە هەنێ وڵاتینەکان لەو ڕووبارانە زیینەت و حلیە و ئەوانە دۆزراوە و هەدا حەدیسەکەی پێمە ساڵسم کە فەرمێ لە ناو شاخی فڕاتە کێوە ئاڵتونیەکە دەرەکەوێت لە یعنی یەکی لە نیشانەکانی ئاخر زەمان کە خەڵکێکی زۆر بۆ یەچن ینی ئەوە حلیێ لە چیا دەرەکەوێت لە ناو ڕووبار و ئاوی سازگارە وانە ئەوەی حەدیسەکەی پێمە ساڵسم کە ئەوەش بێگومان هاتنەدی لە سەدە کە پێمە ساڵسەرم فەرمیەتی جا ئەمە لێرە ئەعجازەکە لێرە لە شوایە لە ئاەتەکەی سوورەتی ڕەحمانە فەرمێ لؤلؤ و مەرجان يخرج منهما لە هەردوو بەحرەکە دێتە دەرەوە ئەمە ئەیسەلمێنێ کە ئەم ئاەتە باز لە دوو بەحری سوێر ئەکات دوو زەریا سوێر ئەکات کە جیاوازن لە سوێرێتیان هەردووکان سوێرن بەڵام جیاوازن لە سوێریان وەکو حەڵقەی پێشوور باسمان کرد بۆیە ئەفەرمێ منهما واتە لە هەردووکان دەرهێنرێ لؤلؤ و مەرجان کە وتمان مەرجان بەتەنیا لە بەحرە سوێرەکانە هەیە ئەیە فەرمێ لە هەردووکان دەرێکەواتە هەردووکان ئەبێ سوێر بن کەوات نابێ هیچیان سازگارمەوەکو و هەنێ لەبەرەوە مفەسرین پێشوش نەیانزانیوە ئەمە باز لە بەیەگەیشتنی دوودرای سوێرەکە وتوانە ئەمە بۆیە ئەفەرمێ منهما ئەمە لە ڕووی تەغلیبەوە یعنی هاتوون تەویلێکیان بۆ مۆزوعەوەش لە ڕووی تەغلیب واتە زۆرکردنەوە کە بۆ نمونە بەحر بە سەبارە ئەگە بەراوردی بکەی بە ڕووبار گەورەتر و فراوانترە لەبەرەوە منهما بەکار هاتووەکو چۆن لە زمانی عەرەبیە بە ئەبوو بەکر و عومەر ئەوترێ عومەران لەبەرەوە تەغلیب هەیە لە زمانی عەرەبیە بەڵام لێرە پێویستی بە تەغلیب نییە چونکە مۆزوعەکە حەقیقەتێکی زانستیە کە ئەمڕۆ عیلم کەشفی کردووە کە ئەم مەرجانە بەتەنیا لە دەریاسۆرەکاندا هەیە و وەسیفاتەکانیشمان باس کرد کە چۆن دەریاسۆرەکان لە یەکتری جیاوازن لە ڕووی ئەو تایبەتمەندیانەی کە باسمان کرد بۆیە لەوێ ئەفەرمێ باسی چیەکات لؤلؤ و مەرجان لە دەریاسۆرەکاندا بەتەنیا باسی ڕووبارە سازگارەکانی تیانێ بەڵام لە ئاەتەکەی سوورەتی فاتیرە لە ئاەتی 12 ئەفەرمێ ومن كل تأكلون لحما طريا وتستخرجون حلية تلبسونها باسی چیەکەمان جێ باسی بەیەگەیشتنی دەریا لەگەڵ ڕووبارە سازگار پێشەکەی فەرمێ وما يستوي البحران هذا عذب فرات وهذا سازگارە سائغ شراب وهذا ملح وجاء ئەوەی تریشیان سوێرێکی زۆرە کە دەریا و زەریا سوێرەکانە ئەفەرمێ لە هەردووکیان حلیە و زیینە و جوانکاری تر دەریە باسی مەرجان ناکە لەمە ینی خوای گەورە ئەسەگە لێرا بیفەرمێ مەرجان ئەوە بەڕەخنە بەسەر ئەو ئاەتەوە ئەی باشکوا مەرجان لە کولین تەخروج یعنی لێرا وا نافەرمێ باسی مەرجان ناکە بەس مەرجان لەوی تریانە باسەکە کە باسی بێگەشتنی دەریا سوێرەکان لەبەرەوە معجیزەنە خوای گەورە خۆی کە باسیەکە ینی هەتا زەمن بمێنێ کەس ناتوانێت کەمترین و بچووکترین ڕخنەی زانستی لێ بگرێت هەموو احتیمالێک و ئەگەرێکی داناوە بۆی کە هەر پرسیارە گوڕبڕووی بێتەوە بتوانێت وەڵامەکەی حازر وەڵامەکەی ئامادە بێت بەڵێ مامۆستا دیارە خۆی بە خۆی دەریاکان زۆر لەوە گەورەترەکە مەسەڵەن تەنها هەر جوانکارێکی بۆ ئەو مەرجان و زیینە هینە بێت سروشتیە بێت کە بۆ جوانکاری بەکاردێن بۆ خۆی حیلەتەن تەلبەسونەها زیاتر مەبەست لەوەش نییە کە تۆ جاری وە هەیە دەریا ئەکرێ بە بەرگێک بۆ زەوی یاخود دەریا ئەکرێ بە بەرگێک یان سەرچاوی دارایی و چۆن لە سەرەتایەتەکەش فەرمێ وتأكلون لحما طريا ینی گۆشتێکی زیندوی تازە پێ دوانێ ینی لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو ئەعجازە لەو ئاەتانە و دەرەکەوێ ئەوەش بەشێکە لەوەی کە دەریا سەرچاوێکی گرنگی بژێویە بۆ مرۆڤ هەم لە ڕووی جوانکاری هەم لە ڕووی پۆشاکی زەوی پۆشاکێکیشە بۆ مرۆڤ سەرچاوی خواردنیشە بۆ مرۆڤ و بۆ تەنانەت بۆ گیان لە بەرانیش بەڵێ بێگومان ئەوە نیعمەتێکی خوای گەورەیە دەریاکان کە خوای گەورە کردێتی بە شوێنێک بۆ پێداویستیەکانی مرۆڤ کە بتوانێت بەردەوام سوودی لێ ببینێ لە هەم بۆ هاتوچۆی بە کەشتی بەسەریا بڕوا هەم بۆ ئەو جاندارانی کەتیای هەروەها بۆ مرۆڤ کە سوود لەو شتانی کەتیایەتی هەمووی حەدیث پێغەمبەر فەرمێ هەرچی لە ناو بەحرایە
حەڵاڵە گۆشتەکەی بەڵێجا ئەمە بعنی ئەمە نیعمەتی خوای گەورەیە هەروەها ئەو سوێرێتی کە لە بەحرەکانە هەیە ئەوش نیعمەتێکی ئەگەر بەحرەکان بێگومانە زانکان ئەڵێن هەموو دەریاکان بۆگەنیان نەکرد جا وەرە سێ لەسەر چواری زەوی بۆگەن کایتر ئەم تۆزە وشکانیە چی بێگومان هەر یەکێ لە ئەو دروستکراوانی خوای گەورە هەرچەند لێ وربی نۆزانە بەرەو پێش بچێن حقیقەتەکان و نیعمەتەکانی زیاتر بەسەر ئێمە ئەچەسپێ و زیاتر ئەبێتە هۆی ئەوەی کە سوپاسی خوای گەورەی لەسەر بکەین. بەڵێ مامۆستاخانە باسێکی تر هەیە تاریکیەکانی ناو دەریاکان کە بەتابەتە و شەپۆ لە ناوخۆیەکان لە سوورەتی نور لە هەندێک سوورەتیشە باسی کردووە کە باسی ظولمات دەکات. ئەم تاریکایانە چۆن تەفسیر کراوە لە قورئانە چۆن باس کراوە ئایا ئەمڕۆ زانست چۆن ئەم تاریکایانی سەلماندووە ئەو شەپۆل بەتایبەت شەپۆلی ناوخۆیەکان شەپۆلی ناوخۆی دەریایمانێ جگە لە شەپۆلی ڕووکەشەکە ئەمە چۆن باس کراوە لە قورئان و زانستی سەردەم. بەڵێ بێگومان ئێمە باسی چیمان کرد ئێمە باسی پێشتر باسی جیابوونەوەی بەحرەکانمان کرد بە شێوەی ستونی واتە بەحرێک لەگەڵ بەحرێکی تر جیاوازن یەکیان لە ڕاستە یەکێکیان لە چەپە جیابوونەتەوە ئەم دوو بەحرە بە شێوەیەکی ستونی بە شێوەیەک لەسەرەوە واتە بۆ خوارەوە لە یەک جیابوونەتەوە ئەو باسی چیمان کرد باسی دەریای سوێرەکان و ڕووبارە سازگارەکان و بەیەگەیشتنی دوو دەریای سوێر بە شێوەیەکی سونی لە یەک جیابوونەتەوە خوای گەورە شوێنی ئەم بەیەگەیشتنی بۆ باسکردین. بەڵام لەم بابەتی کە ئێستا جەنابێ هێنات ناو باسەکەەوە بە شێوەی ئاسۆیی باسیەکە ئەم جارە جیابوونەوەی بەحرەکان بە شێوەی ئاسۆیی لە یەک جیان بە شێوی ستونی بوو. بەڵێ ئەم جارە بوو بە ئاسۆیی بۆ خوای گەورە باسی بەحرێکەکە لە ژێرەوە و دوای باسی بەحرێکی ترەکە لەسەرەوە بەحرە بەڵێ بەحرێک لەسەر بەحرێکی تر ئەویتریان بەحرێ لە تەنیشتی یەکتر بە زەمان بەحر لەسەر بەحر و شتێک لە یەکی جا ئەویتریان چی لە یەکی جیا کردبوونەوە باسی جیابوونەوەکەی کرد کە بەربەسی ئاوەکان لە یەکتری جیاکردنەوە ئەو بەرزەخانەیە کە لە یەکیان نافەرمی حیجران مەحجوورات سیفات و تایبەتمەندەکانی باس کرد لە ئاەتە قورئانەکە بەڵام لێرە ئەفەرمێش شەپۆل لە یەکی جیا کردوونەتەوە بەحرەکەی خوارەوە کە تایبەتمەندی جیاوازە لە بەحرەکەی سەرەوە چۆن وتمان ئەم بەحرانەی تریش کە باسمان کرد بربەز لە نێوانیانە هەیە بە شێوەی ستونی هەر تایبەتمەندەکانیان جیاوە ئەمەش بە هەمان شێو تایبەتمەندەکانیان جیاوازن بەحرەکەی خوارەوە لەگەڵ بەحرەکەی سەرەوە ئەم بەحرەی خوارەوە هەم لە پلەی گەرمە کە پلەی گەرمای ساردە بەڵێ تا بڕاتە خوارەوە سارە چۆ پلەی بڵێن گەرمی گەشتنی گەرما کەمترە بڕۆ ساردە و چڕێەکەی خوێەکەی وەگیانەوەرەکانی جیاوازە چونکە ئەو شوێنە ئەو بەحرەی خوارەوە کە شەپۆلێک سەری گرتووە و لەسەر و ئەو بەحرێکی تر هەیە ئەویش تایبەتمەندیەکانی جیاوازە لەو بەحری خوارەوە بەحرەکەی سەرەوەیان یعنی دەریاکەی سەرەوەیان ڕووناکی تایە چکە تیشکی خۆر بەسەریەوەیەتی نزیکی لە سەطح و لە بڵێن لە سەرەوەی دەریاکە دەست پێەکە هەتا نزیکەی 200 مەتر ئەنجا شەپۆلێک دروستە بێ ئەم شەپۆلێک تاریکە بێ ئەنجا وردە تاریکایی دەست پێەکە یەک تاریکایی نیە تاریکایەکان جاو هەتا بڕۆیتە خواردە تاریکایەکە تۆختە قاتە بێتەوە تاریکایەکە تونترە بێ ظلماتین بەڵە ظلمات جابەرە تاریکایەکان یەک جۆر تاریکایی نین چکە ئێستا تۆزە بە ورتر ئیشەڵا باسیەکە بۆیە ئەمە جاکردنەوەیکی ئاسۆییە لەم ئاەتەیە لە نێوان بەحرەکانە و نێوانی ئەم دوو بەحرە شەپۆلە کە خۆی گەورە باسیەکە و ئاەتەکە بەچی دەستپێکا بە کافی تەشبیه و لێکچواندن دەستپێکا کافەرمێ ئەو کە ظلماتین کافەکە ئەڵێ وەکو ئەوە چی وەکو ئەو وایە پێشتر باسی بێباوەڕ ئەکات ئەفەرمێ دڵی بێباوەڕان تاریکایەکانی سەر دڵی بێباوەڕان وەک تاریکایەکانی ناو دەریا قوڵەکان وایە ئەفەرمێ ئەو کە ظلماتین وەکو تاریکاییەکانی تاریکایەکان سەر دڵی بێبا ئەوش نافەرمێ تاریکایی بە یەک تاگ نەیهێناوە چکە تاریکایی بێباوەڕ هی سەردڵی یەک تاریکایی نییە چەندین تاریکاییە بەڵێ هەروکو چۆن تاریکایی کەسی بێ بڕوا چەند تاریکایەکە شوبهاندوتی بە تاریکایی ژێر دەریاکانیش بە هەمان شێوە چەند تاریکایەکە بێ باوەڕ بێگومان
تاریکایەکان زۆرن لەسەر دڵیان یعنی ئەوە منە هەر شاعرێکی بێ باوەڕ کە بۆ خۆی شعرێگەڵێ ئەمە نمونەیەک لەسەر تاریکایەکانی وەکو مەسەلێکی خۆش ئەڵێ باسی تاریکایەکانی سەر دڵی خۆیەکە خۆی هەر بە شعر ئەلە جئت لا أعلم من أين ولكني أتيت ولقد أبصرت قدامي طريقا فمشيت وسأبقى سائرا إن شئت هذا أم أبيت كيف جئت كيف أبصرت طريقي لست أدري ولماذا لست أدري يعني أما تاريكي لسر تاريكي على من هاتم نازام لشو بەڵام هاتووم ڕێکم لەبەر پێی خۆما بینی و ڕۆشتم هەروە ئەمێنمەوە ئەگەر حەز بکەم یا حەز نەکەم چۆن هاتم چۆن ڕێگاکەم بینی نازانم بۆچی نازانم من هەر نازانم يعني تاريخ ظلمات بعضها فوق بعض شلون لجهلي مركب ولا اما تاريخي مركبه كلا سردلي كوبوتو خوي باز وكا نازاني كواتو نازاني بوچي دروس كراو نازاني بوچو اچ دوای مردن بلا ما خالد بلا انجا اما تشبيه بلا عفوك او دەریا قوڵانش پێما بێسا لە ڕووی زانستیەوە سەلماوە کە مرۆڤ ناتوانێت لە ئاستێک زیاتر بڕوە بچێتە قوڵایەکان و لە سنوورێکی دیاریکراوە باسیگەن ئینسان کاتێک کە لەسەر ئەم زەویە ئەژی کاتێک لەسەر ئێستا من و تۆ لێراین پەستانی هەوامان لەسرە پەستانی هەوا معادلەیەکی دروست کردووە لە نێگەڵ پەستانی خوێن کاتێک کە پەستان بەڵێ بۆ دەرەوە پەستانی خوێن پاڵە نێ بۆ دەرەوە پەستانی هەوا بە پێچەوانەوە پاڵە نێ بۆ ناوە لەبەرەوە خوای گەورە هاوسەنگیەکی دروست کردەوە بۆیە ئینسان کاتێک کە ئەم پەستانە کەم و زیاد بکە یان خوێنەکەی فشقاکە بۆ دەرەوە یان پەستانەکە لەسەری زۆرە بێ بە جۆرێ نایترۆژین لە ناو خوێنیا ئەتوێتەوە و بێهۆشیەکە یعنی خوای گەورە ئەوەی هەوا دروست ئەگەر ئەو پەستانە کەم بێ ئەو پەستانە کەم بێ ئەو کاتە پەستانی خوێن زیاکە خوێن لە لەشی مرۆڤ نامێنێتە دەرەوە بەڵام خوای گەورە پەستانی هەوای بە شێوەیەک دروست کردووە هەواکە ئەستوریەکەی ئەوەندەیە کە لەگەڵ پەستانی خوێنە هاوسەنگ و یەکسان بن ئینسان بۆژی دەرەکەتە کە مرۆڤ بەرزە بێتەوە ئەو هاوسەنگی نامێنێت کە نزمیژە بێتەوە بێگومان جاکە نزم بۆ ناو دەریا هەموو دەمەترێک زانکان ئەڵێن هەموو دەمەترێک لە ئاو لە بەحرەکان کاچیتەنە هەموو دەمەترێک هێندەی پەستانی هەوایە یعنی کاتێک کە تۆ دەمەترە قوڵایی ئەچیتە ناو دەریاوە ئەگە بچ ناو دەریا و دەمەتر قوڵایی پەستانی هەوا ئێستا لەسەر چەندێکە لەسەر و کاتاوێ بە دوو ئەوەندە هەموو دەمەترێک بەقەدەر ئەو 200 مەتر بەرگە هەوایە پەستان دروست هەر دەمەترێک قەزیاکە بەڵێ دەمەتری تر بچوە 20 مەتر ئەبێ بە 3 ئەوەندە 3 ئەوەندە پەستان چووە سەرت لە 30 مەترە ئەبێ بە 4 ئەوەندە یعنی چەندێک هەوا لەسەرست ئەبێ بەوەشەوە بەینەکەی هەواشەوە سێی تریش هاتە سەری ئەمە بوو بە 4 لەو کاتەیە نایترۆژین لە خوێنە ئەتوێتەوە کە ئەمە ئەبێتە هۆی ئینسانەوەی بێهۆش بێ و بێتە دەرەوە بە بێهۆشی ناتوانێت لە 30 مەتر هیچ جۆرێ بە پێداویستیە دەریاییەکان نەبێت کە دروست کرا لە زەمانەکانی دوایە ئینسان نەیتوانیوە لەوە زیاتر بچێتە قوڵایی دەریا بە غەواسی لەوە هەر سنوورێکی هەبێ بەڵێ بە غەواسەکان کاتێک کەی دروست کرا غەواسە ئەسکەندەنەفیەکان کاتێ دروست کرا لە ساڵی 1940 چوونە ژێر دەریا ژێر دەریایەکانیان دروست کرد و توانیان بچنە قوڵایەکی تایبەتی و بینیان کە ئەو شەپۆ لە ناوەکیانە کە لە ئاەتەکە باسیەکە شەبناکە غەواسەکانیان ئەجوڵا و ژێر دەریایەکانیان ئەمسەر و ئەو سەریە کردەوە هۆکارەکان نەزانی هەتا لێیان کۆڵیەوە ئەنجا زانیان کە ئەمە شەپۆلێکی ناوەکیە لە ناو دەریاکە و غەواسەکان حرەکە پێکە و ئەیژوڵێنە جا لێرە باسی چیمان کە باسی ئەو بڵێن ئەو قوڵایەکان قوڵای و تاریکایەکان کە ئینسان کە ناتوانێت لەوە زیاتر بچێتە قوڵایی بەڵێ بەڵام ئەوەی کە قورئان باسی لەیەکە زۆر لە 30 یعنی تا 30 مەتر زیاتر ناتوانێت ئینسان بچێتە قوڵاییدا نەشی توانیوە مرۆڤایەتی بچێتە ئەو قوڵاییە زیاتر و لە سەدەی پێشووە کە مرۆڤ توانی بچێتە قوڵایی زیاتر کۆمەڵە حەقیقەتی دۆزیەوەی کە لەو حەقیقەتانە تاریکایی کە مرۆڤ نەیزانی بوو لە قوڵاییەکی زۆرە کە ئەچیتە ناو دەریاکان و زەریاکان تاریکایی دەست پێەکە و هەتا بڕیتە خواردە تاریکایەکان جیا ئەکات و شەپۆلێکی ناوەکی لە ناوە هەیە کەس ئەم حەقیقەتەی نەزانی بوو هەتا لە
موسوعی بەریتانیا ئەڵێت مرۆڤایەتی هەتا 100 ساڵ پێش ئێستا کە ئێستا بیخوێنیتەوە موسوعی بەریتانی کە بانکی زانیاری و معلوماتە ئەلە مرۆڤایەتی هەتا 100 ساڵ پێش ئێستا مرۆڤ نەیتوانیوە بەو تاریکایی بەو شەپۆ لە ناوەکیانەی ناو دەریاکان بکات چکە مرۆڤایەتی نەیتوانی بچێتەوە قوڵای وەکو باسمان کرد بەڵام قورئانی پیرۆز باسی قوڵایە زۆرەکان ئەکا وەکو چۆن لە دەرسیەکەما باسی ئاگری ناو دەریاکانمان کرد کە ئەو ئاگرانە لە قوڵایی چەند کیلۆمەتر لە بنی دەریاکانن بێگومان یعنی ئەمە گەێنێک کە ئەمە کەلامی خوای گەورەیە گینا بۆچی پێغەمبەرێکی نەخوێندەوار صلى الله عليه وسلم لەناو گەلێکی نەخوێنەوارەوە لە شوێنێکی وشکە بیابان کە دوورە لە بەحر و هەرگیز پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی نەچۆتە سەر بەحر و ئەگەر بچیتە سەر بەحر و ئەگەر خەڵکێکی شوو بێتە سەر بەحر لەو سەر و هەرگیز ئەو نەیتوانێت بگاتە 30 متریش کۆت ببڕێت جاوی کە بچێتە قوڵایەکان بزانێت کە لە قوڵایی دەریاکانە شەپۆلی ناوەکی هەیە کە لە ئەم علمە پێش پێغەمبەری خۆش نەبووە کەشف نەبوو عەلەیهی سەلام تا ئەو تاریخ بەگومان ئەمانە یعنی ئەمە ئیسەمێنێک کە ئەمە کەلامی خوای گەورە ئەنجا خوای گەورە لە ئاەتەکە فەرمێ ئەو تاریکایانەی لە دەریا قوڵەکاندایە بەحرین لوجی وشەی لوجی واتە لوجی واتە قوڵ یعنی بۆچی خوای گەورە هەرنەی فەرموو ئەو کەزولماتین فی بەحر تاریکایەکان کە لە ناو بەحرە ئەو کاتە هەنێ شوێنی دەریا کاتێ بۆ نمونە کەنارەکانی هەتا مەسافەیەکی چەند کیلۆمەترێکیشە ڕۆی قوڵ نییە دوای قوڵایی دەست پێکە ئەو کاتێکەوە تا لێرە هینیتیانە تاریکاییتیانە شەپۆلی ناویتیانە ڕاستەکە لەبەرەوە خوای گەورە تایبەتی کرد بە قوڵ یعنی بچۆ قوڵایەکە ئەنجا ئەمە هەیە یعنی تۆ بڕۆ دەریایە زەریا هەتا مەسافەیەکی زۆر بڕۆ قوڵ نییە ئەنجا مەسافی ئەو شەپۆلە دروست نابێ بێگومان شۆ چکە قوڵ نییە و ئەو تاریکایانەش نییە ئەڕۆی وە هەموو ئەو ڕسمانەی ئەو وێنە ڤیددیویانەی کە مرۆڤی بینێ هەمووی لە شوای گیراوە لە قوڵای لە ڕووناکیەکانە گیراون کە ئێمەی بینین بەشین ئەمە لە کەنارەکانی دەریا کە تا مەسافێکی زۆر وتمان لەویا قوڵایی زۆر نییە نەگەیشتە ئەو قوڵایی کە تاریکایەکان دەست پێ بکە لەبەرەوە هەموو ئەو کامێرە ڤیددیویانش کە ئێمەیان بینین بەشین لە قوڵایەکان نانین کاتە لەگەڵ هەموو حەزارەت و پێشکەوتن سەردەمەش نەتوانراوە قوڵایانە کەشف بکرێت بەڵێ لەبەرەوە بەهۆی ژێردەریاکانەوە بڵێ چوونەتە ئەو شوێنانە و کەشف کراوە دەرخراوە کە ئەو تاریکاییانە هەیە و پێویستە ئەو ژێردەریاییانە یعنی ڕووناکێکی زۆر لەگەڵ خوانابرن و دەریان خستووەک و ئێستا وێنەی لە بەردەسی منایە ئەو ماسیانە کە لەو قوڵایە زۆرانە ئەژین ئەندامی ڕووناکەرەوە خوای گەورە پێی بەخشی ون گیانیان هەنێکیان وەکو وەکو گڵۆب داگیرسێ بەرپێی خۆیان و بەردەمی خۆیان ڕووناکەکەنەوە و هەنێکشیان وەکو چۆن شەمشەمەکیۆرە لە تاریکایە حاسەیەکیان پێدراوە کاتێک کە شتێک بێنە بەردەمی ینی بەو ڕێگەیە بە شێوەی هەستکردن بەبێ ڕووناکی هەستەکەن کە شتێک لە بەردەمیانە یعنی ئەمە لەشوا لە بەحرە قوڵەکاندا ئەفەرمێ فی بەحرین لوجی واتە قوڵ یعنی خوای گەورەگە بیفێنە بەس بەحر و کاتێکی ڕاستە بۆ ئەوە بەحرە و ئەوە تا لەوێ لەو شوێنەوە بەحرە و بەڵام هین نییە ئەو تاریکاییتیان نیە ماوەسە خالد لێ باسێک هەل لە درێژەی ئاەتەکە کە فەرمێ في بحر لجين ظلمات فوق أنجا أفرمي في بحر لجي يغشاه موج أفرمي أم بحر لجية أم بحر قولة خواهي قورة ببحر كي تايبت باسي كرو أم بحر قولي خوارو يعني هو بحر كي تايبتا أم كا سري كوتو يغشاه واتا چي داي بوشيوا چي داي بوشيوا يغشاه موج شپول داي بوشيوا من فوقه موج جا فرمي لسرو أم شپولة وشپولي ترهي کە بێگومان ئەمە چی ئێگەیەنێ دوو شەپۆل لەسەر یەکتری شەپۆلی خوارەوەیان ئەفەرمێ بەحری لوجی یعنی دەریا قوڵەکەیە ئەوەی سەریان البەحر السەطحی ئەگەر ئێمە ناوی بنین ئەمەی خوارەوە بەحری لوجی بەحری عەمیق و ئەوەی سەرەوەیان البەحری سەطحی ڕووکەش دەریای ڕووکەشی بەڵێ دەریاکەی سەرەوەیان کە شەپۆلێک سەری کەوتووە ئەوەی تر شەپۆلی سەر ڕووی ئاوەکەیە و شەپۆلێک لە خواریەوەیەتی کە ئەوە سەر دەریاکەی خوارەوەیان کەوتووە و ئەم دوو دەریایی سەر و خوارەوە لە یەک جیاوازن لە هەموو سیفاتەکانیانە لە یەک جیاوازن لە ئەنجامی جیاوازی گەرمیان و جیاوازی چڕیان و جیاوازی خوێ و جیاوازی گیان هەتا گیاندارەکانی ناویان دوو دەریای لە یەک جیاوازیان دروست کردووە
و بووەتە هۆی ئەوەی کە ئەم دوو دەریا لێک جیاوازە شەپۆل لە نێوانیانە دروست بێ و هەتا ئەو شەپۆلانە تونتر و بەهێزتر بن لەو شەپۆلانەی سەر ڕووی دەریاکە لە ڕووی چڕیشەوە بە هەمان شێوە هەر چڕی زۆر زیاترە لە چاوچڕی ئەو ئاوی کە لەسەر خۆیەتی. بەڵێ جا ئەوە ینی بە هەموو سیفاتەکانیان لێک جیاواز بۆ منە لە پلەی گەرمیانە تاچتە خوارە پلەی گەرمی ئەو دەریایە هینترە بێ سارترە بێ بەنسبەت تكملي آياتك كافرمي أو كظلمان في بحر لجي يغشاه موج من فوقه سحاب لا سرو أو هور هي أجا أو موسوعي بريطاني باسك حتى قمر دمان قدس كرده كان كيسوي أنا كان أقرن باسي كان ألين زوربي كات أو دريا يعني كقولايان زورة زوربي كات هور بسريانوي أويش لأنجامي أو بەهڵەمبوونی کە بەردەوام دەریاکان هەیەە بە زۆرینەی کات هەور ینی کاتێککە مانگە دەستکان سێکەسێکی بەحرەکان نبینی زۆربەی کات لە دوای ئەو قوڵاییە اینجا سەحاب دەست پێەکە باسی ئاەتەکە فەرمێ قوڵایی دەریا قوڵەکان دوای باسی شەپۆلێکەکە دوای باسی شەپۆلی سەر ڕووی دەریاکە ئەکات باسان ئەفەرمێ سەرو ئەو هەور هەیە يعني أما سرو يعني قولاي درياكان يعني سروي درياكا وسرو أو يعني أم هوري كيسة بسر إموي أو هوري بويا باسي كاتشكو زوربي كات هور بس درياكان بس زوربي كات بس دريا قولا كان هوي بس زريا قولا كان زوربي كات كما يسمى مانغا دسكردا كان حقيقة كيزانيسيو أميجو موسوعي بريطانيش باسي كردوه ك على زوربي كات سروي دريا زريا قولا كان هەور گرتوێتی یاخود ئەو کەسانی کە شوێنی نیشتەجێبوونیان لە کەناری ئەو دەریا و زەریانە و زیاتر باشتر هەز بەمە ئەکەن کە ئەو هەورە زیاتر ڕووپۆشی دەریاکان دائەپۆشێ. بەڵێ ماوەسەخالیت بەڵێ بابەتی ترت ماوە وەڵا هەر ئەو ئاەتە بە تەکمیلەیکەین ئەفەرمێ ظلمات بعضها فوق بعض ئەفەرمێ تاریکایی هەنێکی لەسەر هەندێکی جا ئەلە تاریکاییەکان یەک جۆرنین یعنی هەر لە سەرەتاوە فەرمووی زولومات بە کۆهێنەی لێرەشە فەرمێ زولومات بعضها زولومات لەسەر زولومات جا لێرە کاتێککە زاناکان حقیقەتێکیان دۆزیەوە ئەویش ئەوەیە کاتێککە بڵێن تیشکی خۆریان لە شەبەنگە کرد بە چەند ڕەنگێکەوە لە شەبەنگی ڕووناکیە بینیان لە حەو ڕەنگ پێکاتوەکو ئێماڵێن لە ئەیبینین لە پەلکە زێڕینایە کاتێ حەو ڕەنگە بینین لە سوورۆ دەست پێکە هەتاوە نەوشەی جا کاتێککە مرۆڤ ئەچێتە قوڵاییەک لە دەریاکان تاریکاییەک دەست پێکە تاریکایی سەرەتا تاریکایی شەپۆلی سوور دەست پێکە کاتێ ئێستا بڵێن تۆ بچیتە ناو دەریایەکەەوە تەماتەیەکە پێبێ وە پرتەقاڵێکە پێبێ خەیارێکە پێبێ باینجانێکش پێبێ سەرەتا لە مەسافەیەکە کە قوڵایی ئەڕۆی سیرەکەی شتە سوورەکە تەماتەکە ڕەش دەرەکەوێ بەڵام هێشتا پرتەقاڵەکە لیمۆکە ئەگەر بەدەستەوە بێ هەروانە هەرڕەنی خۆیەتی بە کاریکایی چی دەچی پێکرد سوور شەپۆلەکەی جیاوازە لە شەپۆلی ڕەنگی پرتەقاڵی و لە ڕەنگی زەرد و لە ڕەنگی سەوز و لە ڕەنگی شین لەبەرەوە تاریکایی سوور دەسی پێکرد تۆزێکی تر بڕۆ خوارەوە تاریکایی زەرد ڕەنگی پرتەقاڵەکە نامێنێت بەڵێ زەرد دەست پرتەقاڵی دوایەوە تاریکایی سەوز یعنی تاریکە ظلمات بعضها فوق بعض هەر بۆیە خۆی گەورە فەرمێ بعض و هەندێکی لەسەر هەندێکی هەمووی تاریکاییەکان بڵێ تاریکایی بەو شێوەیە تاریکایی سوور تاریکایی زرد بەڵێ زەر تاریکایی پرتەقاڵی تاریکایی سەوز و هەتا تاریکایی کۆتایی وەنەوشەیی کۆتا تاریکایی کە دیتر تاریکایی نامێنێ لەوێ کە خۆی گەورە فەرمێ ئیزا ئەخرەجە یەدەهو لەم یەکەد یەڕاها ئەگەر دەست دەربێنی لەوێ لەم یەکەد یەڕاها وشەی یەکەد لە زمانی عەرەبیە بە دوو واتە هاتووە ئەگەر لە زمانی عەرەبیە بگەی یەکەد لا یەڕاها بەتە یعنی بە هیچ جۆرێ نایبینی دووەمیان یەڕاها بصعوبە ئەیبینی بە قورسی ئەیبینی و نایبینی تاریک لێڵە ئەمە لە مەشەپۆلەکەی خواری خوارەوە بەڵێ ئەمە کاتێک کە ئیتر لە باسی بەحرین لوجیەکە ئاکا کە فەرمێت لەوێ دەست دەربێنی لەم یەکەد یەڕاها یعنی یان نایبینی یان بە قورسی ئەیبینی جا هەنێ شوێنی دەریاکان وایە دەستی خۆت دەربێنی یا هەشتێک دەربێنی سیرەکەی بە قورسی ئەیبینی یان گەیشوتە
قوڵایە زۆرەکان کە هەر نایبینی لا يراها بۆیە خی گەورە ئەو شەی بە قەست بەمەبەست ئەو شەی بەکار لەم یەکەد یەراها وشەیەکی بەکارێناوە کە بۆ هەموو شوێنی زوڵماتەکان بگونجێ زوڵماتێکیان کەمترە دەست ئەبینی و نایبینی تۆزە بەلێڵی بینی خواردە هەر نایبینی لەم یەکەد یەراها لا يراها بەتەگە بۆ معنایان لێکی بێتەوە کە ئەوشان دیسان بەکارێنانی وشەکان هەمووی معجززێ بێزمان ئێمە دیارە بابەتەکەمان دوور درێژە بەڵام تر ناچارین هەر جارێک ئەو بابەتانە تاوکەین ئەگەر هەر بە کورتی لەسەر موسەلەتی بەرمۆدا کە لە ئەمریکایی باکوورە پێم وابێ لەو منطقەیە لە سەرەتای قارەکە دەست پێەکە پێم وایە هیچ ئاماژەیەک کراوە بۆ ئەو موسەلەتەکە گوایە هەموو شتێک لەسەر ئەو بەحرە قود ئەدرێەوە ڕۆ ئەچێ لەناو ئاوەکەیە کە بە سێگۆشەی بەرمۆدا ناسراوە لە ئاین ئیسلامە هیچ ئاماژەیەک بۆ ئەم بابەتە کراوە هەندەی من بزانم لە ئاەتی قورئانە ئاماژەیەکی زۆر ڕاشکاوانە من نەمبینیوە ئەگەر هاتوێتیش کە باسی سێگۆشەی بەرمۆدا بکە و هەتا لە فەرمودەشە ینی بەرگۆم نەکەوتووە کە باسی مسلەتی بەڕەبەس هێندە هەیە کە بڵێن ئەم زانیاری کە ئێڵەم حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم عەبدولمەجید زندانی باسیەکە ئەو کەسەی کە پیان وتووە دەجال لە سەردەمی پێغەمبەرە ئیبن الصەیاد بووە کەسێکی دەجال و خراپەکار بووە بژارێک یەتە مەجلیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک لێ پرسێ ئەسحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێڵێت تۆ لەکوێ بووی ئەویش دەڵێ لە عەرشی عەظیم بووم پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوای گوێی لە وتەکەی ئیبن الصەیاد دەبێت کە پیان وتووە دەجال فەرموویەتی ئەو ڕاز ناکات ئەو لەسەر لە عەرشی شەیطان بووە لە سەر بەحر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وتحفه الحيات جا ئێستا زاناکان ئەوە حقیقەتێکی زانستی سەلمێنراوە کە هەرچی ماری دەریە پێغەمبەر فەرمێ ئەو لە عەرشی شەیطان بوو کە لەسەر بەحرە وتحفه الحيات کە مار چواردەوری گرتووە هەمار یاچی مارە چواردەوری گرتووە کە ئەم ڕۆزانەکان سەلمانیوانە ئەو ناوچەی مسلەسی و سێگۆشەی بەرمۆدا هەرچی ماری جیهان هەیە لە هەموو ڕووبار و دەریاکانەوە ساڵانە ئەچنە ئەوێ گەراکانیان دائەنێن و خۆیان ئەمرن ئەو گەرانە کە دایکە بن ئەگەڕێنەوە هەر یەکە بۆ وڵاتی خۆی کە هیچیان دایک خۆیانێ لەبەرەوە هەچی ماری دنیای لەو شوێناکەوە بێتەوە کە ئەوەش ئاماشەیەکی حەدیثێکە کە منش لە مامۆستا عەبدولمەجید بیست دەست خۆش بێ مامۆستا خالیق گیان سپاس بۆ زانیاریەکانت ئێمە ناچارین لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان بێنین تا ئەڵقەیەکی تر سپاس بۆ جەنابەت خی گەورە پاداشت باتەوە و سپاسی کاگەر باس دەکەین کە کۆنتڕۆلی بەرنامەکەمانی ئەنجام داوە سپاس بۆ هەموو لایەکتان تا کاتێکی تر بە خزمەتان شاد دەبینەوە هەموو لایەکتان بەخۆی گەورە ئەسپێرین و سەلام عەلەیکوم